ما رجع كوهاي تويبات بخدي جوكي بيت ودي غوس كان مختاري بتاع جوندي خري ورن جوكا وجد هين جوكي بخبانيو بزراعة خوي كان هندي برنجي كان هندي بستونو كان هندي هاشيو كان وجو يعني شولا جوندا هايك دي زراعة كان ام همی گوند وگراتین جوکت خو پاکشت کن بو موسم هاوینه آوت بین سرچما چما بو درامتی و ما پیلون ما روزه که دست پیت کرد مختار جوبیدت همی گوندیا زباره وگراتین جوکت خو همی پاکش کن و وگرات خلاص کن دی چنه با لێستادا قۆناغی دووەم بە تەواوی کردنەوەی ڕێگا گشتیەکان بە تایبەتی ناوبازار و شەقامە گشتیەکانە بۆیە لە ئێستادا سەرقاڵی ئەوەین ئەو بربەست و کۆنکرێتانەی کە بەکارمان هێنابوو بۆ داخستنی ڕێگاکانەکەینەوە بەکردنەوەی ڕێگاکان بازار و دوکان و سۆپەرمارکێت و حاڵەتەکان ئاساییە بێتەوە بەڵام هەموو ئەمانەیش لەژێر چاودێری و ڕێنمایە تەندروستیەکان هابێ بەمبەستیەوەی ئەو ڤایرۆسە یاخود ئەو دەردەکوشندە جارێکی تر سەر هەڵنەداتەوە. وەکو هەموو شار و شارەکانی کوردستان لە ئەرکابوون بۆ ماوەی مانگێک زیاترە و سپاسی هاوڵاتیانەکەین کە لە ماوەی ئەم مانگەدا توانیان ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن و پابەند بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستیەوە. لە ئەمڕۆشەوە توانین بڵێن قۆناغێکی نوێ ڕائگەێنی بەکردنەوەی ڕێگا سەرەکیەکان و تا حەدێک ئاساییبوونەوەی دۆخی هاوڵاتیان قۆناغ بە قۆناغ. نمێ جەدەگا و دەرۆکیەوە ئامێنمێ پێی منتێقە و دزڵی ماچاشکانی خیاران ئامێنمێ پێی خوژێ و پێی پسڵی و پێ ڕێواوە و پێی هەلچوچی و هەچیە خوادا بوو پیچکی و سوورە بنەوتی ئامێنمێ پێی واردە وێما بوو پێی کەستەری مەبوو پێی ورەتایشمە بوو تر پێی واردە وێما بوو و هەر ئاما ئێنەش خوڵمانە تا کەش سەر پشۆ. فصلەکە و هەری نەمەیە مەخسە ئەشی فەستانە بەیە هەم پیچکەنا هەم خوژێکەنا هەم ڕێواویکەنا منتەهای ئێساڵ بۆ خاتەوە کۆرۆنایە و خەڵکی کەمتر ئاما ناشا بەیە ئێتی وەڵامەیە پیچک بوو کەنا خوژێ بۆ کەنا پسڕ بۆ کەنا بەراورەشە نیمەش کەیانیشی یان نیمەش بێکارە مەیە خوژێ بەراورەتی ڕێوایی بەراورەتی پیچک بەراورەتی ئەرە وەڵا فرەتر مەیە ئەکسەر خەڵکی مەیە پیکە شارێکی بەراورەشە. Cugino, non ci arrivavi.